لە تورکیا بە هەزاران کەس دەژگیرکراون بە تاوانی هەبوونی وەک ئەنکەرە دەڵێ پەیوەندی بە تێرۆریزمەوە. دواتریش دەسەڵاتداران هەڵمەتەکانیان بۆ سەر ژمارەیەک لە میدیا لە وڵاتەدا دەست پێ کرد. کەمال چۆمانی نووسەر و لێکۆڵەر میوانی کورد کۆنێکشنەکە کەمال زۆر سپاس بۆ ئامادە بوو. ئەمەی کە ئێستا تورکیا دەیکا بەرامبەر بە ڕۆژنامەوانان و بەرامبەر بە جودابیرانی خۆشی وەکو دەڵێ بە پێی یاساکانی باری نائاساییە لە وڵاتەکەدا بەڕای جەنابە هەم یاسای باری نائاسایی و هەم یاساکانی دژە تێرۆر کە لە تورکیا دەن هەن ینی دەبنە پێوانەیەک بۆ ئەم هەوڵانی حکوومەتەکەی ئاکپارتی بە بڕای من ئەم دۆخی کە لە تورکیا دروست بووە بە تابەت دەگیرکردنی کەسانی سیاسی و داخستنی ڕۆژنامەکان و گرتنی ڕۆژنامە نووسان و چالاکانی سیاسی ئەمە پێشتر لە 2009 لە کەیسی کەجەکە دەستی پێکرد هەر لەو کات نزیک بە 10,000 کەس لە ژێر ئەم کەیسەدا بوو کە بە تۆمەتی هەبوونی لینچیان بە پەکەکەوە خراپبوونە ناو لیستی دادگاییکردن و هەروە دەگیرکردن و دەرکردن لە تورکیادا. ئەمەی کە ئێستا تورکیا دەکا بەڵێ خۆتان نەزانن ئەم مانگە کۆتایی ئەو کێرفیەوە هات قەدەغەکردنی هاتوو چۆ ئەردۆغان درێژی کردەوە بۆی بەردەوامیدا بەم سیاسەتە ئەردۆغان لەم ڕۆدا لە حکوومەتەکەی ئاکپارتی لە تورکیادا توانای ئەوەی هەیە کە بەردەوامی بەم دۆخەبدا بەهۆی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن نەماوە و ئۆپۆزیسیۆن وەک جاران نەماوە ئەوانەی کەنیاری ئەردۆغان بوون لە ناو حیزبەکەی خۆشدا کۆتایی پێهێناون وەروە کۆمەلگای نێودەوڵەتیش ئەمڕۆ لە تورکیا لە دنیادا زیاتر تەرکیزی لەسەر سووریا و عێراق و ئەردۆغان چۆتە ناو سووریا و چۆتە ناومانایشتر پێم دەڵێ دەرفەتێکە بۆ سیاسەتەکانی ئاکپارتی لە ناو تورکیا بەڵێ بەتاکید بەتابەت ئەم دەرفەتە بۆ ئەو ڕەخسا دوای کۆدێتاکەی ساڵی مانگی حوزەیران لەوێەوە ئەم دەرفەتە زیاتر بۆ ئەردۆغان دروست و بۆ ئاکپارتی کە بتوانێت ویستی خۆی ویستی تاکراویانە و دیکتاتۆری خان بەسەر کۆمەڵگای تورکی و بەسەر ئەو دەنگە دیموکراتیانەی تورکیادا بسەپێنێت. دەنگی ناڕزایی لە ناو تورکیاشدا بڵند بۆتەوە ینی من بەرەوەی بینە ستۆدیۆ وتارێکی نووسری ناوداری تورک قەدری گورسوڵم خوێندەوە دەڵێت نەمانی کەسانی پرۆفێشناڵ لە میدیادا ینی هەڕەشە بۆ ئەو شتانی کە ماوە لە ئازادیەکانی ڕادەربڕین و ڕاگەیاندن ئەمەش کوشتنی دیموکراسیە بە شێوەیەکی بە بەرنامە. ئاکەپە ئەتوانێت بەردەوام بێ لەو جۆرە سیاسەتە خۆی ئەردۆغان و یاخود بڵین ئاکپارتی هەر لە هاتنیانەوە بۆ حکوم ساڵەکانی سەرەتانە بێ دواتر دەستیان کرد بە ململانێ لەگەڵ میدیا لە 2012 کاتێک ململانەکان لەگەڵ میدیادا چەند دەستگایەکیان داخست چەند ڕۆژنامەنووسێکیان دەستگیر کرد ئەم دۆخە هەرە بوو ئەو کات ڕێکخراوەکانی داکۆچیکردن لە ئازادی ڕادەبڕین و مافین برە زۆر ڕخنیان لە حکوومەتێکی ئاکپارتی کرد داود ئۆغڵە و کات گوتی ئێمە تەنها ئەو میدیانە داخین و ئەو ڕۆژنامەنووسان دەگیرەکەین کە لینچیان لەگەڵ تیرۆریستەیە ئەگەرنا میدیای دیموکراتی خوازن میدیای ڕخنەگر هەن لە حکوومەتی تورکیادا بەڵام ببینین لەو چەند ڕۆژی ڕابردوو و جمهوریەت کە بە یەکێکە لە میدیاکانی نزیک لە جەهاپەوە میدیایکی سەربەخۆ بۆ میدیایەک وەکە نزیک ینی کەمالیستەکان دامەزران دواتر میدیایکی ئەلمانی ناسراوە دەنجێک نەماوە لە تورکیادا ڕخنە لە دەوڵ بگە و خۆشتان نەزان میدیا کوردەکانیان بە تەواوی داخستون ئەم دۆخی تورکیا بە بڕوای من تورکیا ئەتوانێت لە ئێستادا بەردەوامی بەمە بدا چونکە ئەردۆغان دەستی بە جۆرێک لە سیاستکردن کردووە تا نەگاتە کۆتاییەکەی واز ناهێنێت چونکە ئەردۆغان وعدی داوە هەتاوەکو سیستەمی سیاسی تورکیا نەگۆڕێت بۆ سیستەمی سەرۆکایەتی ئەم دۆخەی تورکیا بەردەوام سەرۆکی جەهەپە ئەڵێ ئەردۆغان بە شوێن ئەوەیە کە سیستمێکی بەعسیزم هاوشێوەیەوەی عراق لە تورکیادا پێک بێنێ ئەم جۆرە دەستەواژەیە کارێکی وا دەکاکە هەموو لایەنەکان بەیەکەوە هاوپەیمانێتیە دروستکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم جۆرە سیاسەتانی ئاکپارتی خۆی هۆی زەحمەتەکە ئەمەیە لە تورکیادا کۆمەلگای تورکی یا خود سیاست لە تورکیادا پارچە پارچەیە و کۆمەڵێک هێزان ئەم هێزانە ناتوان لەسەر خاڵی هاوبەش ڕێککەون لایەکەوە فەتحوڵا گوڵان لە ناو بەقووەتە بەڵام فەتحوڵا گوڵان ناتوانێت لەگەڵ جەهەپەی و لەگەڵ کوردایش بکات کورد لەگەڵ مەهاپەدا ناتوانێت بکات دیسان جەهەپەش لەبەرەوە ئەم بەربڵاوی هێزەکانی دیکە دەرفەتە بۆ ئەردۆغان کەمال زۆر سپاسە دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش هەر بژیت.